بلند به. دم باش بخير هاتن برنامه كورت كونكشن جدنگی امریکا لواشنطن. سرک جو بایدن سپاسیا خلک ایرلند داکر جبو پیشوازی وانیا گرم لوی کری لدمی سردانا باجار دوندالک یه با پیرین خوا دوهی چارشنبه. گرسین خلکی بریزان لسرجادان دگل بارینا باران جبو پیشوازی بایدن راوستیابون وی صلاف لچند کسان کر بری سردانا خوارنگه که نیزیگ بکا. مایکل مارتن جگری سرک وزیر پیشوازی لبایدن کرد. سروکی امریکا بحثی پیوندین جواک کان کرو گوتا خزمو کسین خواه او دی وگرا. با پیر باب بایدن جیمز وینیگان لباجار دوندالک هاتبو دنیای. صبحی اینی بایدن دی هنه کسو کارین خوین دی لباجار مایو لروش آوای ایرلندا ببینا. دوهی او لایرلندا باکور دیگل سروک وزیر بریتانی راشی سوناک جویابو بری سردانا کمارا ایرلند بکا جبو جوینان دیگل کار بدستانو کسو کارین خواجی. دونالد ترامپ سروکی بری امریکا شویدی لباجار نیویورکی بو بری کو ایروپی شامبویلی پیش دادواره که یعنی دادواره که گشتیا دادگاه نیویورکی لتینی تا جیمز جبو دوزکا سیویل آماده با. ترامپ ها دیتن دماکتی ناف ترامپ تاور لدمی کو او آواهی دروشک او لحیا تن دابو لدوراوی هاتبو دانان دادوارا گشتی ترامپ خواستیا جبو کو گوتنین وی دوی دوزا سیویل دا تومار بکا وی دوزگرا گشتی لمحانه ایلونا پارو پشتی 3 سالن لی کولینان دوز لدیجی ترامپ 3 زاروکین وی رخستیا ترامپ و چند کسین دیجی وکریا او دوزا 205 میلیون دلاری پیوندی هیا به پلانکی کو 10 سالن وکی شایع جبو دستکاری د پیتر جه 200 خرجین دراوی و سامان ترامپ دا به مبستا به دست خستنا مرجن باشتر جالی بانکان و ترامپ یه کماری او دوزا دادور لتیت یا جیمز وکا نیچیرا سحربازی حزبی بنافکریا. و سازین آسایشان اجتماعی امریکا دگل در انجام دزینو اشکره کرنا دهان بلگنامه نهینی دا راستی بلاو آلوزیان دبن. یک جوان آلوزیان کاریگری لسر هاف پار کرنا زانیارین هستیار دناف سازین جدا جدا حکمت امریکی دیا و پیوندیان دگل ولاتین دیجی. پنتاگون دوی هفته دا راگهاندی که وزارت داده نهالی کلینا که تاوانکاری انجام داده لسر بلگنامه دزپیکری و که او بلگنامه لسر انترنتی بلاف کرینا. وزیری بەرگری ئەمریکا بۆ یەکەم جار باز لە دزەکردنی ئەو بەڵگەنامە پۆڵێن کراوانە دەکا کە پێنتاگۆنی هەژاندووە و زانیاریە نەهێنیەکانی سەربازی ئەمریکایی بۆ جیهان ئاشکرا کردووە. بەردەوام دەبین لە گرتنەبەری هەموو ڕۆژێنێ تاکو سەرچاوی ئەم کارە و ڕادە و ئاستی بڵاوبوونەوەکەی دەدۆزینەوە. بەڵگەنامە نەهێنیەکان چەند هەفتەیەک لەمەوبەر لە تۆڕەکانی ئینتەرنێتدا بڵاو کراونەتەوە بەڵام ئۆستن دەڵێ ئەو پێنجشەمەی ڕابردوو لەسەر دزە پێکردنەکە ئاگادار کراوەتەوە. بەڵگەنامەکان لە شوێنێکدا لە ناو ماڵپەردا بوون لەکوێ و کێ دەستی پێڕاگەیشتووە نایزانین هەر بەم سادە و ساکاریە لەسەر ئەم خاڵە زانیاریمان نییە. ئەو بەڵگە نەهێنیانەی کە هەندێکیان لە تویتر و تەلەگرام و ئەپەکانی تری تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراونەتەوە دەیان بەڵگەی نەهێنی لەسەر سەدان بەرپرسی باڵای بەشدار لە شەڕی ئۆکرانیا لەخۆ دەگرێ. بەڵگەکان نیگەرانی ڕاستەقینە لە ناو پێنتاگۆن سەبارەت بە پێشکەوتنی شەڕ لە ئۆکرانیا ئاشکرا دەکا. ڕۆژنامەی واشنگتن پۆست لە راپۆرتێکدا یەکێک لەو بەڵگانەی بڵاو کردووەتەوە کە هەڵسەنگاندنێکە سەبارەت بە هێرشی بەرپرسدەرەوەی ئۆکرانیا دژبە رووسیا کە دەستکەوتێکی ئۆتۆ و بەرچاوی نەبووە. وەزیری بەرگری ئەمریکا گرنگیەکانی ئەو بەڵگەنامەیە بە هێندوەرناگرێت. دڵنیام لەوەی کە ئەوان ئەو کارە دەکەن کە سەرکردە باش و گەورەکان دەیکەن و شەڕی دوژمن دەکەن و بە هیچ پلانێکی دیاریکرا و نابزوێنرێن. هەروەها بەڵگەنامە دزە پێکراوەکان ئەوە پیشان دەدەن کە هێزەکانی رووسیا لاواز بوون. راپۆرتێکی نوێ باز لەوە دەکا کە یەکێک لە نزیکترین هاوپەیمانەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە نەهێنی پلانی هەبووە بۆ یارمەتی شەڕی رووسیا لە ئوکرانیا.
واشنگتن پۆزی یەکێک لەو بەڵگانەی دەستکەوتووە کە ئاماژە بەوە دەکات میسر کە ساڵانە ملیارێک دۆلار یارمەتی ئەمریکا وەردەگرێ بە نەهێنی پلانی داناوە بۆ دابینکردنی چەک بۆ رووسیا. بە پێی ئەو بەڵگەیەی واشنگتن پۆست بڵاوی کردووەتەوە، سەرۆکی میسر عەبدولفەتاح سیسی بەرپرسانی باڵای سەربازی خۆی ڕاستپاردووە کە پلانەکە بە نەهێنی بەهێڵنەوە بۆ ئەوەی لەگەڵ ڕۆژاوا ڕوبەڕووی کێشە نەبنەوە. راپۆرتەکەی واشنگتن پۆست سەبارەت بەم پرسە لە کاتێکدا یەکە میدیاکانی سربەدەوڵەتی میسر لە زاری بەرپرسێکی فەرمی حکوومەتەوە ئەو دەنگۆیە ڕەت دەکەنەوە. کۆشکی سپی پشڕاز یان ڕەتی ناکاتەوە کە ئەمریکا زانیاری هەواڵگری کۆ کردووەتەوە کە میسر پلانی داناوە بۆ پڕچەکردنی رووسیەکان. تەنها دەڵێن ئەو کارە هەرگیز لە ڕاستیدا ڕووی نەداوە. بۆ تێری مۆران بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتن. دەنگی ئەمریکا، سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. لدەمێک و تورکیا کەتی داوا بلند بوونا بۆ هایان لە مەها ڕەمەزانی خواردن و پێداویستیên ڕۆژانە و پێداویستیên ڕۆژانە دگەهنە خەڵکی کێم دەرابەت بە تایبەتیژی لە دەمێ ئیفتارێ لە گۆڕە هەندێک شارەزایان هەڵاوسان یان گرانی نەها گەفە هەری مەزنە لە پێش هەوڵە سەرۆک ڕەجەب تەیب ئەردۆغان هەتاکو جارێکە دی وەرە هەڵبژارتن پامرێ دەنگی ئەمریکا لە ئەستانبوڵێ ئەف راپۆرت هەناردیە. لە کادیکۆی کە ناوچەیەکی چینی مامناوەندە لە ئەستەمبول خەڵق بە ئارامەوە بۆ ژەمی بەربانگ ڕیز دەبن. زۆرێکیان پتر لە یەک کاتژمێرە بۆ وەرگرتنی ساندویچ و بڕێک شۆربە چاوەڕوان دەکەن. ئەم پیاوە دەڵێت ئەوە نیشانەی کاتێکی سەختە ڕوبەڕووی هاوڵاتیانی تورکی دەبێتەوە. تۆ پێ دوایە بۆچی هەموو ئەو کەسانە وا لێرە چاوەڕوانیەکەن بۆ ئەوەی ژەمە خۆراکێکی بچوو وەرگن. مەخابن هەموو شتێ زۆر گرانە، کرێ باری ئابووری زۆر خراپە، خەڵک ماندووە. شارەوانی ئەستەمبولی ژێردەسەڵاتی ئۆپۆزیسیۆن خۆراکی خۆرایی دابین دەکات. لە سەر تاپای وڵاتدا شارە گەورەکانی لە ژێر کۆنتترۆلی ئۆپۆزیسیۆندان هەمان شت دەکەن. هاوکاتی هەروادێت و نزیکبوونەوەی هەڵبژاردنەکان لە تورکیا ئەوەی بڕیارە لە مانگی 5 ئەنجام بدرێت. ئەندامانی ئۆپۆزیسیۆن داوای سەرنج خستنە سەر ڕێژەی بەرزی گرانی دەکەن ئەوەی لە ئێستادا پتر لە 55. ئەوان سەرزەنشتی سەرۆک ڕەجەب تەیب ئەردوغان دەکەن بۆ سیاسەتی نائاساییەکەی زیادکردنی ڕێژەی قازانج لە بری کەمکردنەوەیان بۆ کۆنتترۆلکردنی هەڵاوسانی دارایی. ئەوە کارەساتە ڕاپرسی لە دوای ڕاپرسی دەبینین لە 80 بەشداربووان گازندە لە ڕۆژی ئابووری دەکەن. لە 80 پیان وایە لە ماوەی 12 مانگی ڕابردوودا شتەکان خراپتر بوون. لە بازارێکی شارەکەدا جوتیارانی نێوخۆ هەوڵی فرۆشتنی بەرهەمەکانیان دەدەن. زۆرێکیان گازندەی نەبوونی کریاران دەکەن و دەڵێن ئەوان هەوڵ و تەقەلا بۆ مانەوە دەدەن. Geçen sene oranda %100 artış var, daha fazla. بە بەراورد بە ساڵی ڕابردوو زیادبوونێک لە نرخەکاندا بە ڕێژەی لە 100% بگرە زیاتریش هەیە، بە تایبەت لە نرخەکانی ئالیکی ئاژەڵ. یەکێک لە مەزنترین دەستکەوتەکانی ئەردوغان ساڵانێکی بێپێشینە شێوازی گەشەی ئابووری بوو، بە وەشچینێکی مامناوەندی بەهێزی ئاینی دروست کرد. قەیرانی ئابووری وە هەموو بەشەکان دەگرێتەوە، هەموو ناسنامەکان هەر بۆیە کاریگەری جەمسەرگەری هەتا دێت کەم دەبێتەوە. لە بەرەوەی نەریت پارێزان و سیکۆلارەکان و هەروەها هەموو ئەوانەی دیکە کاریگەری هەڵاوسان و قەیرانی ئابووریان هەتا ڕادەیەک بە یەکسانی لەسەرە. ئەردوغان ئێستا هەوڵ دەدات کارنامەکەی بگۆڕێت. ئەردوغان گوتی وەگەرخستنی یەکەم کەشتی فڕۆکە هەڵگری تورکیا ڕۆژی دووشەمە ئەوەی دووپات کردەوە کە ئەو وڵاتەکەی کردوتە هێزێکی هەرێمی. ئەمەش هەوڵێکە بۆ دڵنیاکردنی بنکەی دەنگدەرانی نەتەوە پەرستی ئاینی. ئەنجامی هەڵبژاردنەکانی مانگی داهاتوو ئەوە دەردەخات کە ئاخۆ دەنگدەران هێشتا هەر دڵسۆزی ئەردوغانن یان نا. بۆ دۆڕین جۆنز، سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان دێ سبەهی سەردانە ئامادەی بکە. ئیرۆ پامێرە دەنگی ئەمریکا خەلیجان فارقین لە ئامادەی باوریە چەند وڵاتیان وەرگرتیە لەسەر وێ سەردانێ.
سەرۆکۆماری تورکیای ئەردۆغان ڕۆژە ئینێتێ ئامادە لەوێدەرا هەڵدەی میتینگێکیژی چێکە تو دەبێ سەرێدەرا مەسەلە دو بەیاننامە خۆ دا هەنکی سۆزا داژ بۆ هەڵبژاردنێ دەبێ ئێژبووی دیار بەکرد چ سۆزا بدات چ هێوی سۆزا چ بەدازی ئەم بووی ئینا ناخن ینی ژمرە هەمێ زوڵم کردیا حەقەرەت کردیا دۆر دەستمە تشتێ نەدیە ینی چ بێژە هەوایە ینی ما تشتي أو كناكر يعني حياة بالغي وننصرها يعني ملات بريشانة يعني تدبي ديسابة سروكمرورة هالبجارتن آن والله أستخمن ناخم يعني إن شاء الله داقش بها يعني في خلقي أرتخ إلى الآخر يعني تخبقني عندو أنت كل شيء ربيجي تشين والله متشكيش نابج نمناش باليش لا والله ناش باليش باش ما تشيشن بالها ولا أساسنا أخبار تجيبوا أما مذاكر أخبار تبرز هر شبوها كري زور يعني جابة ما كيستير أصلا از أخبار تجيبوا تشين جرا يعني شبري ده تدي ألا بيسال ده هبي أنا ما جا أخبارتي يا أخبارتي باش أخبارتي يعني فقيرة را تشكيناكا فقیر کشی یعنی ارته دمانه معاش متونه تشکی متونه وچاقی بزاس میرم 55 سالی وای 53 سالی اینا معاش کی تشکی تونه میرم چوکری خابتی سیغورتا یاتر میشنوی مثلا روجاین اردوغان تو خو بگینه تجربه بيجي چه ولا ندارم ندنگی خودک خب چه جهه بینه ای والله ذات امنار میتینگاوی اکرام میبیجن چجرا عقلی کردای به وکپار ناچم پیشیاوی يعني عقل هبه ناچم پیشیاوی هیوی دارم yani salki Türkiye şapı menehiş dayaravi deyne eğer Diyarbakır'da piçek ev hebe gerene elin dayaravi bir deyne هەڵبەت سەماهی ئەمێ باوەریاوان کەسان وەرگرن کو دەچن پێشوازیە ئەردۆگان و دەخوازن کو دەنگێن خوا بدنێ لێ ڕاخێکی دیژی چاوێ کوردین سووریە لەسەر هەڵبژاتنین تورکیەنە نەخاسم ئەنجامên wan هەڵبژاتنان دێ باندۆرێ بکە سەر دۆسەیە سووریە و پاشە ڕۆژە هەرێمین کوردان لە سووریە پامێنێ دەنگی ئەمریکا لە قامشلۆزانە عومەر باوەریا چەند کەسان وەرگرتیە بریارە گۆ چاردێ گولانê de hilbijartinên Tirkiye li dar kevin. Kurdên Sûriyê bi hişyarî çavereya hilbijartinên parlamento û serokkomariya Tirkiye ne. Ew bawer dikin got hilbijartinên Tirkiye de bandorê li gelek doseyên girêdayî krîza Sûriyê bike, nexwasin pirsa Kurdan. Encamê hilbijartina got EKBB ser destselerdariyê baweriya me de metirsînek pir mezin li ser deverê me wê hebe û xeterîk pir mezin jî li ser rewşa Kurdî bi giştî wê hebe. Yani ne li Rojavayê Kurdistanê li her çar parçeyê Kurdistanê. Li aliyekî din Kurdên Sûriyê bi gumanên got her du aliyên hilbijartinan li Tirkiye de bi awayekî pozitîv nêzî doza Kurd li Sûriyê bibin. Ew dibînin got serkeftina opsiyona Tirkiye tê wateya nêzîkbûna bi rejima Sûrî re. Ji her du aliya de rewşa me bi destpêtî guhertina koçî bi bilwêdekê wê mandora wê li ser me negatif wêne erînî. Li gorî şopîneran eger serokkomarê Tirkiyeyê niha Recep Tayyip Erdogan di van hilbijartinan de bi ser keve dê destwerdana wî di Sûriyê de zêdetir bibe û dê ev yek bandorê li ser rewşa Kurdan li Bakur û Rojhilatê Sûriyê bike. Maslahata Kurdî, bercewendiya Kurdî tim daîm di guhertinê de yîdin dirê Tirkiyeyê. Ev guhertin bi çi şiklî be em nizanin yani. Kagelo wê sertir be wê nermtir be lê guhertin ji hala guheyî wê hey wê çêtir be yani bi rastî. Pejbo wê yani em bêjin nemumkin Erdogan bi rahetî jî teslîm bike meselê hilbijartinê de û mumkin yani muhalefet jî mumkin tesîd bike di wir de mumkin şerek yani di Tirkiye de xerabîk çêbû çawa li Sûrî çêbû çawa li Iraqê çêbû xerabîk di Tirkiye çêbû. Di navbera salên 2016 û 19 de Tirkiye sê operasyonên leşkerî li nav xaka Sûriyê pêk anîne. Operasyona Mertala Feratê di tepaxa 2016 de û operasyona Şaxên Zeytûnê di adara 2018 de û operasyona Kaniya Aştiyê di Oktobera 2019 de. Tevî got Kurdên Sûriyê ji van hilbijartinan negeşbînin lê hêvî dikin got bandoreke erînî li ser pirsgirêka Kurd çi li Sûriyê çi li hundirê Tirkiye bike. Lê vê yekê eşkere dibêjin. Heger serokê Tirkiyeyê niha
رجب طيب أردوغان بسركبه دي شنصي عاشتي نمينن وشر لسوريا جارك دن قرب به زانا عمر دنجي أمريكا قامشلو چند سیاستمدارên Türk di navlista Partiya Demokrata Gelan de HDP de ne ku bikevin hilbijartinên Parlemanê Tirkiye HDP bi xwe jî di gel Partiya Keska Çap û di lîsta wê de dikeve hilbijartinan. Du rojnamevanên navdar Cengiz Çandar û Hesen Cemal di wê listê de ne. Eyûb Demîr bi wan re axiftiye û ev raport şandiye. Kedû azadiyê di rojên borî de hemû berendamên xwe li Enqerê kom kir û danasîn. Di nav van berbijêran da du navên balkêş derketin pêş. Vana nivîskar û rojnamevan Cengiz Çandar û Hasan Cemal bûn. Her du nivîskar jî bêtir li ser pirsgirêka Kurd pirtûk nivîsîne û di gelek platforma da jî ev mesele anîne ziman. Di nav lîsta Partiya Çep ya Kes da Cengiz Çandar li Amedê, Hasan Cemal jî li Stenbolê berendam hatiye nîşandayîn. Cengiz Çandar him di warê demokratîkbûna Tirkiye û him jî di warê çareserkirina pirsgirêka Kurd da radigîne ku ev desthilatî pêwîst e were gorandin. Bu seçimlerde değişim olmazsa koca bir bölge Eger di hilbijartinên Tirkiye'de guhartin çê nebe, wê ne tenê Tirkiye lêbelê hemû herêm têkeve ber metirsiyeke mezin. Lê em dibînin ku pêwîstiya Tirkiye bi demokrasî û guhartinê heye. Vizîna bayê gel jî vêyekê nîşan dide. Tiştê ku ez dibînim, gel êdî dixwaze vê desalatê hilîne. Cengiz Çandar pirsgirêka Kurd li Tirkiye wek bingeha hemû pirsgirêkên Tirkiye pênase dike. Ew di vî warî da jî nêrina xwe wihatîne ziman. Bu Cumhurbaşkanı ve bu parlamento aritmeyle Kürt sorunu... Ev serokomar û aritmatîka vê parlemanê pêka nîne ku pirsgirêka Kurd çareser bikin. Rejîma heyî niha dijminatiya Kurdan dike û li ser netewperestiye hatiye damezrandin. Di siyaseta der û herêmê de jî bi êrîşkirina ser Kurdan hatiye damezrandin. Eger pirsgirêka Kurd di Tirkiye meseleya yekemî ne, lê neyê çareserkirin ji xwe pêka nîne demokrasî were Tirkiye. Di destpêka AKP'ye da gelek rewşenbîr û nivîskar piştgirî dabûn Recep Tayyip Erdoğan. Lê dûra gelek kesî li ber kirinên Erdoğan ji vê piştgiriyê dest vekişandin. Ji vana yek kes jî Hasan Cemal bû. Ew ana amace dike ku Erdoğan lazim ku biçe. Türkiye'nin kader seçimi bence. Ev hilbijartina qedera Tirkiye'ye. Türkiye îro bi tevahî di warê siyasî, aborî û demokrasiyê de rûhiyeye û bûye sistemeke pûç. Hûn li kîjan pencerê da temaşe dikin bikin. Hûn dikarin vê rûxandinê bibînin. Li ber vê jî lazim e ku ev sistem were gorandin û di nû de were sazkirin. Hasan Cemal li Tirkiye gelek desthilatî dîtiye û li ser vana jî gotar nivîsiye. Ew ana dibêje heke opozisyon dixwaze bi ser bikeve pêwîst dike ku di navbera xwe da yek ahengiyekê çê bike. Bir uzlaşma ruhu parlamentoda, mecliste yaratılmış. Di vê hilbijartinê da heke serkeftin tê xwestin lazim e ku di navbera opozisyonê da lêhevkirinek bibe. Di qada siyasetê da reqîbên siyasî dijminên hevdû nînin. Lê di nav 20 salên dawî da bi awayekî dijminatî pêk hatiye. Tirkiye êdî ji bo hilbijartinê rojan dihejmêre. Dem jî her ku diçe kêm dibe. İttifaka Ked û Azadiyê jî piştî danasîna berendaman belavî tevahiya Tirkiye bû. Eyûb Demîr, Dengê Amerîka, Enqere. Şandekê Sûrî bi serokatiya Wezîrê Derve duh çarşembeyê û bi mebesta danûstandinan sebaret peywendiyên dualî di nêvbera Sûriya û Erebistana Siûdî de gehiş Cedde di yekem seredana bi vî rengî de ji sala 2012 were. Televizyona El Xeberiye ya Hikûmeta Erebistana Siûdî vîdyo weşandin têda Wezîrê Derve Feysal El-Miqdad nîşan da li demê ku hevberê wî yê Siûdî Feysal bin Ferhan pêşwazî lêkirî. Medya dewletê li Siûdiya radigehîne ku سنگیا جوینا وان لسر هولن گهشتنا چارەسەریەک سیاسی بوو ji bo krîzên Sûriya û parastina yekgirtina wî welatî asayîş û ewlehiyawê û alîkariya vegerandina aware û penaberên Sûrî ji bo warên wan û herwesa gihandina alîkariyên mirovanî ji bo deverên ku PTV pê heye di Sûriya de.
قماندار ناوەندیە هێزن ئەمریکی دو چارشەمبێ دە داخوایانێک نویسکیدا گوت و هێزن ئەمریکی دە ئەرکێکی تایبەتێ بە هەلیکۆپتەرێکێ دەرەنگیا ڕۆژە شەمیا بۆری لە ڕۆژهەڵاتی سووریا کاربەدەستێکی چەکدارێ داعش و دوو ئالیکارێ نووی گرتن و چ سڤیل بەرزیانی نەکەتنە داخوایانی دەبێژە گرتنە حودەیفە یەمەنی و ئالیکارێ نووی دێشیانە پیلاندانانە ڕێخستیا داعشێ و ئەنجامدانە کریارên çekdarî ji nav bibe. Di destpêka vê mehê de leşkerî Emerîkî meznarêberekê Daeş li Sûriya Xalid Ehmed Ciburî kuşt. Ew berpirs bû ji daiştina pîlanên êrîşên Daişê li Ewropa û lê Tirkiye. Eger we navê Osman Şîban nebihîstiye, ez ê bi du rêzan çîrokawî bêjim çunku me mêvaneke ew ê gelekî zanyariyan bidem me li ser wî. Şîban digel hevalekî xwe Servet Turgut di 11 Êlûna 2020 da li bajarokê Şaxa Wanê ji aliyê leşkerên Tirkiye ve hatibû girtin û desteserkirin û pişt ra bi sê rojan ew li nexweşxaneka herêmê li Wanê hat dîtin. Turgut êşî salî bû piştî bûyerê di sîhî Êlûnê da heman salê giyanê xwe ji dest dabû. Leşkeran ew ji helîkopterê avêtin xwarê. Lê Osman Şîban bi birîndarî bi saxî ma û rizgar bû. Niha dadgeha cezayên giran lê Mêrsînê 7 sal û nîv cezayê zîndanê jî bi tawana endametiya rêxistiyeka çekdar danîne ser. Parê zera wî jîn da rûgeş koçek. Dibêje ku bêguman ew ceza ne li gora qanûnî û bi nemayên hiqûqiye û ne cezayek adilane ye. Niha jindexan bi mere ye. Spas jindexan bo demê we hûn dikarin çi li gotinên me zêdekin li ser Osman Şîban? Belê gelek saxbindem baş. Niha xwespêrê me Osman Şîban 7 sal û 6 meh ceza lê hate dayînê. Ev ceza li gorî qanûna Tirkiyeyê ya siyasî nîne. Li gorî hiqûqê nîne, li gorî adaletê nîne. Di navereka dosyayê da serê dosyayê heya dawiyê dema ku mirov dişopîne. Li gorî qanûna sizayî ya Tirkiyeyê. Jînde xanim ez hez dikim behsî mesela dadgehê bikim û kanî dadgeh çawa bû. Lêberî wê min dixwast ew tiştî bigotî li ser wî ku rast bû ku ew têgirtin ji aliyê leşker ve û bi helîkopterê berdin xwarî birîndar dibe lê sax dimîne. Rast bû? Niha ez vê bêjim belê îdiayekî wisa hebû lê netinê îdia du nexweşxaneyê di fermî yên dewletê raporê wan da ya yekê nexweşxana herêmî ya Wanê de belgeya wê da dibêje ku piştî ovêtina helîkopterên Osman Şîban û Servet Turgut hatine nexweşxaneyê. Nexweşxaneya din jî ya Lokman Hekîm bi heman raporên wê da jî dibê ji bilindahiyê ovêtinê hatine nexweşxaneyê weka din jî li wî gundî dema Osman Şîban û Servet Turgut tên girtinê li wir nêzîkî 15-20 gundiyan hene. Li hember çavê van gundiyan ev Osman Şîban Servet Turgut tên girtin, li helîkopterê tên swar kirin û dibin. Piştre jî di raporên her du nexweşxaneya da belê tê kişkirin ku Osman Şîban û Servet Turgut di helîkopterê de hatine avêtin. Jînde xanim dadgeh dibêje û endamê çi rêxistiya çekdarî bû heta ku wî cezayê zîndanê jî li ser danê li gel hindê jî. Belê niha di dosyayê da qed delîlekî ku van her duyan bike endamê rêxistinê nîne. Di maddeya 220 de şert û mercên endamtiya rêxistinê tên xuya diyarkirinê de. Lê belê ev her du ne li gorî yek xalê jî nikarin van bikin endamên rêxistinê tinê gotina yekê heye, yekî sîxûr heye, dibe belê min Osman Şîban nas kiriye. Ez Osman Şîban nas dikim min ew dîtiye. Lê belê wî gundî bi sadan mirov diçin wî gundî. Koçer diçin, yêgiyan dudurun diçin, bi sadan mirov diçin. Ev nayê wateyê ku sîxûrek dibe ez vî nas dikim û endamtiya rêxist
استندا جزالي بداينه جندا خانم من دخواست از بزانم که و مافحه جروی قانونی و اون بریارا دادگاه جاره کدن بشوپینو و داخواز بکن گوهرینا حکمیان به آزاد کرن عثمان يعني حكمي ورث فكرن بله شو همان دمه داد همان ساعته دا مسیری ل دادگه ها ادنیا هرمی دا جبوکو ev sızabı xarab kirin dibêjin Tirkiye dibên gerekçeli qarardê bo me bê tebliğ kirin piştî wê em ê cardim parêstinekî wê çê bikin û em hêvî dikin ku li dadgeha Edeneya herêmî da bê xarab kirin eger ku nehat xarab kirin bê erî kirin jî em ê wê demê jî serê li Yargıtayê bidin û Yargıtayê jî eger ku dîsa bê hukukî bê adalîtiyekî wisa ciza bê erê kirin em ê wê demê jî serê li dadgeha mafên mirovan ya Avrupayê bikin. Ez bawer dikim dê mercekî hukukê da ev ciza bê xirabkirin ji bo ku ev gundînin di jiyana xwe du caran endamtiya rêxistinekî siyasî jî nekirin. Ne mümkün e. Tu parêzerî avokatoyî siyasetmedar behsê hindê dikin ku dadgeh li Tirkiya li jêr bandora siyasetê de ne. Lê tu çi dibêjî bo nimûne eger hatû sibahî piştîvan hilbijartina rewş hat guhartin Erdogan derneket AK Partî derneket ew sistemê dadgehê bê guhartin baş bibe? Naha şwe ev sızaya hatî dayînê ne li gorî qanûnê ye li gorî biryarên siyasî ne ger ku ev siyaset bigure siyasetekî ku li gorî qanûnan li gorî adaletê vî welatî rêve bibe bê muhaqqaq ya Osman Şivan jî ya dozên bi hezaran mîna Osman Şivan jî dê bên xirab kirin. Ji bo ku biryar ne biryarekî hukukiye ne biryarekî qanûniye biryarekî siyasî ye. Balê jînda Rûgeş Koçek parêzer ji Tirkiye bi me re bo rastaxwan li ser doza kesekî ku bi endametiya Komelek Çekdar hatiye xetabatkirin demekî ku ew hatiye girtin û ji helîkopterê hatiye avêtin. Jînda xanim gelkî spasiya te dikin. Gelek sağ ol spas. Encamên hilbijartinên Tirkiye bi çi rengî bandorê bike li ser rewşa Kurdên Sûriyê. Dilbirîn xelo çavdêrî siyasî ji Qamişlo niha rastexwe bi me re ye dilbirîn dem baş em spesiyete dikin em nizanim me berî niha raportek hebû baweriyên cuda cuda hebûn li ser mesela hilbijartina ka çawa bandor wê li ser rewşa Sûrî bêkirin. Îca min dixwast ez bizanim tu çi dibêjî ew hilbijartin wê bandorê çawa bikin ser rewşa herîmên Kurdan li Sûriye. Asîvîdarim dengê me bigeh te birêz belê dengê min tê hê eger li derhênanê hevkar karî bikin ji bo ku dengê me bigeha mixabin diyara kêşeyek dengî heye digel mêvanê me em ê vegerin cem mêvanê me û bizan ka bandora hilbijartinan li ser herêmên Kurdan hilbijartinên Tirkiye li ser herêmên Kurdan li Sûriye wê çaba ku dilbirîn xelo diviya digel me ben nizanim heta niha peywendî kekê dilbirîn dengê min tê hê? Eger te guhdariya wê raportê bikiribe û çawa hinek xelek li wir li cemwa baweriya xwe li ser hilbijartina diyar dikin baweriyên cuda ne û gelek şwan dibêjin yanî wê bandor dîsan diyar e ويني دلبرين خلو اوكي بري اگر دم هبت امي جاري كدي فاگر جام برين خلو لنها امي باندورا ناكوكين بارتين سياسي لهريما كردستاني لسر روشا هريمي تشاوباد برجع تايبت لقرو دا وكاندا ولقال هفكار بالين صالح ببيسين بالين فرمو سپاس دەخیل دوولانی سیاسی لە هەرێمی کوردستانی عێراق تەواوی بڕیارە چارەنووس و سازەکانیان لە بندەستە بەڵام وەک دەگوترێن نەدەتوانن پێکەوە هەڵبکەن و نەتوانیویشیانە نمونەیەکی تۆکمەی فەرمانڕەوایەتی کردن هەر هیچ نەبێ ببەخشنە گەلی خۆیان. ناکۆچیەکان
یەکتر تۆماتبارکردن پیلانگێڕان لە دژی یەکتر نەکرد درێژەی هەیە بەڵکو هەروە دێ و قوڵتریش دەبنەوە و بە ئەندازەیەکیشە متمانەبوونی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان نەکرد کاڵبۆتەوە بەڵکو بۆتە بابەتێک لە خانەی لە بیرچوونەوەدا تەپوتۆزی ئەو ڕەوشەی خەڵک لە هەرێمدا بەنا هەموار ناودێری دەکەن دایپۆشیوە. عزیز ڕەوف نووسەر و لێکۆڵەر میوانی ئەم هەفتەیی لەگەڵ ڕووداوەکاندایە. کاک عزیز سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت. با دەست بەجێ بش بە پرسیاری یەکەمم ئەم هەموو ناکۆچیە لە پای چی؟ سپاس کاک بەڵێن ئەم هەموو ناکۆکیە لە کوردستانی عێراق لە پای سیراعێک و ململانەیەکی گەورەی نێوان دوو هێزی سیاسی کە مێژۆکەی بۆ شەستەکانی سەدەی ڕابردوو دەگەڕێتەوە لە باوکانی بە ناوشۆڕ جێڕەوە تاگاتە مناڵەکانیان لە ئێستا لە کوردستانی عێراق بەرژەوەندەکانی نێوان دوو هێزی سیاسیە. باشە کاک عزیز ناکۆچیەکان لە ئێستادا لەم ڕۆدا گەیشتۆتە ئەو ئاستەی کە بگوترێ قۆناغێکە هێندە مەترسیدارە لەوانەیە تەواوی ئەو ئەزمونەی لە هەرێمی کوردستانی عێراقەیە بەرەو هەڵدێرانی ببا؟ ئەزمونی سیاسی لە هەرێمی کوردستان ئەزمونێکی ناشرین بووە بە درێژایی 32 ساڵ ئەوەی کە قۆناغێک لەو قۆناغانی کە ئەم دوو هێزە پێکەوە هەڵیان کردووە نەوت کۆی کردوونەتەوە ئێستا نەوت کۆتایی هاتووە سیراعەکە چۆتە قۆناغێکی ترەوە لە 31 ساڵی ڕابردوودا لە 10 ساڵ ئیدارەی دوو ئیدارەییان کردووە لەو لەحزەیە لە 2007 بەدواوە کە ڕێەکەون تاگاتە 2020 ئەو لە 12 ساڵەیە کە لەسەر بەرژەوەندی نەوت و لەسەر بەرژەوەندی دەسەڵات و لەسەر کۆنتڕۆڵکردنی ئازادی ڕادەبڕین لە کوردستانە ڕێکەون سیراعەکە بەردەم ئەم دوو هێزە کە بە تەسەووری من هێشتا ناگاتەوەی کە توندوتیژی بنیان چونکە ئەم دوو هێزە دەتوانن خۆیان لە ناوچەکانی خۆیان لە نفوزی خۆیان ئازادی کۆنتڕۆڵ بکەن و سەرۆت و سامانی بەڵێ کاک عزیز ناکۆچی گەورە نین هێندەی لەسەر بەش بەڵێ کاک عزیز ئەم هەموو ناکۆچەی نێوان پارتی و یەکێتی ئێستا لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانیشدا و بە تایبەتی لە ناو کابینەی نۆدا ڕنگدانەوەیکی ئێجگار گەورەی هەیە. قوبات تاالبانی کە جێگیری مەسعود بارزانی سەرۆکوەزیری هەرێمی کوردستانە چەندان مانگان نەچۆتە هیچ کۆبوونەوەیەکەوە دابڕانێک دروست بۆ لە ئێستادا باز لەوە دەکرێت کە شاندێکی حکوومەت دەچن بە فەرمی قسە لەگەڵ قوبات تاالبانی دەکەن تا بگەڕێتەوە بۆ ناو حکوومەت گەڕانەوەیان نەگەڕانەوە چ گۆڕانکاریەک دروستەکە؟ پەیوەندی نێوان خەڵک و حکوومەتی هەرێم ئەوەی کە ناوی حکوومەتی هەرێمە تەنها موچەیەکی مانگانەی ئەو مۆزەفانە لە بەردەستیانن لەوە زیاتر هیچ پەیوەندیەک بە خەڵکەوە نەماوە. ئەم سڵتە سیاسی تۆ لە کوردستانی عێراقی بینی لە سا هەفتای دنجی بەم هێزە سیاسیانە نەداوە و پشتی کردوتە ئەم زۆرە لە سیستەمی حکومڕانی ئەوەی گرنگە ڕێکەوتنیشی هەمەلایەنە لەگەڵ عێراقا بکرێ بۆ ئەوەی ژیانی خەڵک لانی کەم دابین بکرێت. کاک عزیز ببوورە کاک عزیز من پرسیارەکەم سەبارەت بەوە بوو لە ئێستاەوە شاندێکی حکوومەت هەیە بەنیازە بچێت لەگەڵ قوبات تاالبانیە قسە بکات تا بگەڕێتەوە ناو حکوومەت یعنی چەندان مانگە قوبات لەوێ نەماوە. من پرسیارەکەم ئەوەیە ئەگەر بێت و لایەنی یەکێتی بگەڕێنەوە ناو حکوومەتیان نەگەڕێنەوە گۆڕان لە حکوومەت هەبێیان نەبێ تەنانەت پارتی دیموکراتی کوردستانیش چ گۆڕانکاریەک دروست دەکا ئەمە؟ بە تەسەووری من هیچ گۆڕانێک دروست ناکات و ڕەبوونێکەیە لەسەر نەوت و بەڵێ بەداخەوە پەیوەندیەکەمان لەگەڵ کاک عزیزدا لە ڕووی تەکنیکیەوە خراپ بوو دەگەڕێنەوە بۆ لای دەخیلی شەمۆ و درێژەی کورد کۆنەکشن. سپاس باڵێن ینی دیارە مەژی کێشە هەبوو دەگەڵ قامشلۆک و مە میوانێک هەیە دلبرین دەگەڵ مەبوو ji بۆ کو هەنێک شرۆڤەکردنا بدەما و باوریاوی ئەم بزانن لەسەر
کاریگەریە ئەنجامن هەڵبژاتین تورکیا لەسەر هەرێمی کوردان لە سووریا قادی چابە کەکە دلبرین دەنگێمە تێ دەم باش دەنگێمە تێ سپاس بۆ تا داخوازە لیبورینی کێشەی تەکنیکی هەلچێ دەبن مە دەخواست ئەم بزان مە باوریە چەند کەسان دی گۆهداری کرد راپۆرتێدا کو راپۆرت باوریان جودانە بەتایبەتی گەرەشوان باوەڕ دکن کو یانجی بهیڤیا هەندێنە کو ئاک پارتی دەرنەکەوە ئەردۆگان دەرنەکەوەش بۆ ڕەوشە هەرێمین کوردان باش بە تچیت بێژی بله دام باش دارکدن براستی هلبجارتن ترکیه گرینگن بو کرد سوریه تایبت برگو ترکیه او قاسی جیرانه کی دجبرش بو کرد سوریه نه جیرانه کی گو آلیگری یا هم بجن جیرانه کی بخیر و خوشی کرد سوریه دیه ام دزانه سال 2016 حتی روزا ایرو Türkiye se operasyon dijî herêmên Bakurojlatê Sûriyê taybet em bijin herêmên Kurdî weka Efrîn Serêkaniyê bi 100,000 Kurdên Sûriyê jê derbider bûne û îro em dibînin bê çip serê wan herêma tê lewra Kurdên Sûriyê çaverê ne got AKP û desthilatdariya Tirkiyeyê niha bi ser nekeve bêhêvîne got مخالفتا گوره او ام بیجن قلجدار اوغلو وک آلاتی خویا کرن گو او بربجیره که او بسر کوید دی بگو هنه گوهرتین ده هندر سیاستا ترکیه ده جبو دربی ترکیه جبو سوریه تایبت پیش که هنه که دنگ چکان و دنگ شر که باش که دلبرین دنگ آرامی پیش کنه که دلبرین یعنی تبیجی بدرنکتنا اردوغان او روش تمامتی ورگوارتن یعنی جی برنگی که دیس بسیاری بکم ولا این سیاسیین کردان قد پیوندی کریا به هفبندین دی اتفاقین دین سیاسی بونمونه تو بحثی کمال خلجدار اغلو دکی اگر درکد جبوکو او رجب ورگوارتن يعني داخيانية كمال قلجدار أغلو داخيانية رايدارين مخالفتا دستاردارية تركيا داخيانية وانا او هنكي نرمترن نش داخيانية دجبرية أردوغان جو او هردم بقفان بأوبراسيونا بالشر يعني وكا إيرو الآلية هناي ساي إيريشا بالسرهن قندوارا والسرهن دبرنا إبراستد يعني دمكي وصادت قنارة كده جو اردوغان حوجتي آشتیه گو خابده خیانی کرن کارب هلبجارتنه بید دست که پیوسته هن گاوان باویشه تایبت جبو کردن سوریه گو کارب هن پیمانا هن لهواتنا بکه هن کی دنگی چکان و دنگی شر در خلی حتی روژا ایرو وقت خیا کرن اف گاوایان هاتی آویتن هلبت يعني هر دوال بله بله كاكيد برين مثلا برسا اولكاريه حجتا اردوغان و اك بارتي بو هندا سالاكو وان اوبراسيون تشكداري دي سوريا دي كو ده هرم كردان دكا يعني مثلا اولكاريه و اولهيه تركيا نابا خما هر كسكي دي ورد صلاتي كلجدار اغلو بيان هر كسكي دي با بتعيبتي مثلا تيروري ومثلا اولكاريه هلبت يعني هر دو آليين إيرو رو السر البشارتنا وقت بيجي بشبركة دكين بيكي علي بسر كه هر دو آلي جيش بو كردا بده صالة تو قابل فيش نخستنا يعني شو كسي جو بآلية نتو فرستية وبآلية أول فرستية وكا رجيم أردوغان وكا رجيم بري أردوغانجي يعني تو قابل بو ترسكريكا كردي شو لندري تركيا چل دربی ترکیه پیش نخستنه لورا هر دو عالی از ندو باوریه دمه و گو کاربن تشتکی بو مثلا آشتی پیش کن لی او هیوی هنه گو عالی مخالفت اردوغان کاربه هن گاوا باویجه الگوری روشا گوتی خویا کرن وکه دستفیکه که گاون نو بی آویتن روشا که نو جبو سوریه هم جبو ترکیه وره باشا وكردين سوريا چه بجاري دي هنا اگر هاتو اردوغان جارك دي سركتو دركت ده هالبجاتن عنده هل بتشخو اردوغان يكسر او اوبراسيون هنا دبالاوي ده يك اوبراسيون كي بيك بينا دبغو غافين هيزن امبيشن
کوالیسیون او امریکای جالی خود ام اپراسیون هنه کی سینوردار کربه لی تخیا کرن گو هگر اردوغان سرکبت و هالبجارتنا ده دبگو آوایه کی تونتر دستوردانی ده هندره سوریه دبکه تایبت دهرمین کردی ده. بالي بريز دلبرين خلو تشافديري سياسي جي قامشتو بمربو قال كي سباس ام ببين الهرجاتن ويتشابن ام ديسان دي مدني وهاب ام 20% ديسان بحسبكن قال كي سباس كده دلبرين لمانگی رمضان خواستی کی زور لسر گوشت هيا بلام نرخی گوشتی سورو پلورو ماسیش لبزارەکانی هەرێمی کوردستانی عێراقدا بەرز بووتەوە. پامری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەر هۆکارەکەی دەگەڕێنتەوە بۆ گواستنەوەی گۆشت لە بازارەکانی هەرێمی کوردستان بۆ باشووری عێراق. گۆشت فرۆشیەکە و نیگەرانە لە گرانبوونی نرخی گۆشت بە وپێی کڕیاری کەم بووتەوە. نرخی گۆشت لە بازارەکانی عێراق و هەرێم تەواو بەرز بووتەوە. نرخی کیلۆیە گۆشت لە 14,000 دینارەوە بەرز بۆتەوە بۆ 20,000 و 22,000 دینار. نەختپاری ئەدا لەمێەوە ئەیوا بۆ بەغا لەوێ ئەیفرۆشێتەوە لە هەموو شوێنەوە لێ ئەوەن هەتا عەرەبی ژوێسیایە ئەوان کورد و ئێمە نایدا لە بۆ ئێمە وەرمە وەژبێ 50 سەر 20 سەری لیا ئەو هەر 50گەیەوە کێشەی نییە ئیتر هەرچەنێ بێیوە ئیتر ڕێگریان لێکرێ ئێستا باش بووە تۆ دێ بازار دابەزیە ئەو دابەزینە نییە وڵی تاوەتی گۆشت دەزان بەڵام تا جەژنی ئینشەڵا هیوادارم بێتە 15. بەرزبوونەوەی نرخی گۆشت کڕیارانی نیگەران کردووە بە وپێی مانگی ڕەمەزانە و خواستی زیاتری لەسەرە. ڕۆژ بە ڕۆژ شت گرانە بێ لەم شارە و لە وڵاتە بە تایبەتی گۆشت داواکەین هەرزان بکرێ و بەڕاستی فەقیر پێی ناکڕێ بەرەو جەژنە ڕۆین خەڵکیش پێویستی بە گۆشە. ئەو بازرگانانەی کار لە فرۆشتنی مەڕووماڵات دەکەن هۆکاری بەرزبوونەوەی نرخی گۆشت و گرانبوونی ئاژەڵ بۆ ئەوە دەگێڕنەوە ئاژەڵ لە هەرێمەوە بۆ خواروی عێراق دەبرێت. هۆکارەکەی ئەم وشکە ساڵی ساڵان ڕابردووم 2 ساڵی ڕابردوو وشکە ساڵێکی زۆر ڕێک لە وڵاتە لە وڵاتانی چوار دراوسێشمان تەبان بەعام حیوان ڕوو لەکەم بوونەوە بوو مەسەرەن خەڵکی وا بوو خاوەنی 200 سەر حیوان و ئیسا 100 سەریەڵاتەوە بۆنێ ئەو ئیتر حیوان کەم بووە سەری بەرزەوێتەوە ئەو هۆکارەکەیەتی. لەگەڵ بەرزبوونەوەی نرخی گۆشتی سووردا هەرچەندە نرخی مریشکیش بەرز بۆتەوە بەڵام خواستی زۆری لەسرە بەهۆی گرانی نرخی گۆشتی ئاژەڵەوە. بوونەوە گۆشتی سوور سەری ڕوو لە بەرزوم بووە تا ئیسا زیاتر هەڵ ڕووی کردە لە مریش خواردن و هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی نرخی گۆشتی سوور و پەلەوەر نرخی گۆشتی ماسیش لە بازارەکانی هەرێم ڕووی لە بەرزبوونەوە کردووە. ماسی بە ڕێژەیە گران بۆ چونکە لە ئێستادا زۆر کەمە بۆتەوە بەهۆی مەمنوعبوونی ماسی ڕووبار و زیەکانەوە وەتەک بەحرەکانە بۆ ئێستا هاوردەکردنیش ڕێژەیەکی کەم بۆتەوە چونکە لە وڵاتانی دراوسێ شەشتانە کەمە بۆتەوە بەڵام بە تایبەتی بەرەو خواروی عێراق ڕوا بەرەو بەغا و ناوچەکانی باشوور ئەڕوا بۆ یەکجاری بە ڕێژەیەکی زۆر ساری بەرزەوەتەوە. هەرچەندە حکوومەتی عێراق لە ڕێگەی بواردان بە هاوردەکردنی ئاژەڵ لە دەرەوەی وڵات و کۆنتڕۆڵکردنی بازار هەوڵی هەرزانکردنی گۆشت دەدات بەڵام هەوڵەکانی سەرکەوتوو نەبووە. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا گەرمیان. چەند ئەندامی پەرلەمانی عێراق ئاماژە بەوە دەکەن کە دۆخی ئێستای پەیوەندیەکان نێوان یەکێتی و پارتی لە هەرێمی کوردستاندا کاریگەری ڕاستەوخۆ لەسەر چەندین پرۆژە یاسای گرنگ هەیە کە لە بەغدا و لە پەرلەمانی عێراقدا دەنگیان لەسەر دەدرێ. فەرحان هەورەمان پەیامەری دەنگی ئەمریکا لە هەڵەبجە ئەم راپۆرتەی ناردووە. ڕووداوی هێرشەکەی سەر فڕۆکەخانەی سلێمانی گژیەکانی نێوان یەکێتی و پارتی تونتر کردووەتەوە. دۆخی ئێستای نێوان هەردوو حیزب لە هەرێم کاریگەری ڕاستەوخۆی کردووەتە سەر پەیوەندیەکانیان لە بەغدا لە وێژلێکی ترازاندون. ئەندامێکی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی دەڵێ لە زۆربەی بابەتەکاندا لە پەرلەمانی عێراق هاوڕای یەکترینین و لەبەرەوەی پارتی بە حیزبیانە بیر دەکاتەوە.
پەیوەندیەکەی وەیە ڕنگدانەوەی پەیوەندی عامەکەی لەسەرەوەی کە بینیمانە ینی لە زۆر بابەتە لە بابەتی تعدیلی قانونی انتخابیە بە هەمان شێوە وتومانە پەیوەندیەکان خراپ بۆ لەسەرەوەی ئەمە پێمان وایە کە زۆرینەی پارێزگایەک کە ئەمە لەگەڵ دیموکراسیەت ئاسڵ ناگوجێ زۆرینەی پارێزگایەک کە دەنگدەرەکەی نەتوانێت پارێزگاری خۆیان گۆڕانکاری لە هەیە ئیداری ئەوەیە بکات ئەمە چ منطقی و چ دیموکراسیەکە بەڵام سەرەکی برادران بە هەمان شێوە سەوتیان بۆ ئەویاوە بۆی پارێزگارەکەی لە یەکێتی نەبێ هەموو ئەمانەیە کەوای کردو پەیوەندیەکانمان خراپ بێ. لە بەرامبەردا پارتی دیموکراتی کوردستان هۆکاری پەیوەندیەکانیان لەگەڵ یەکێتی بۆ دۆخی ئێستای ناوخۆی حیزبەکە دەگەڕێنەوە و دەڵێن پێویستە ئەو بابەتانی کە بۆ هەرێم دەبنە مای کێشە و سەرێشە سنووری بۆ دابنرێت. حقیقەتێکەیە دوژمنان و نەحەزانی ئێمە بە دوای خاڵێکەوەن هەموو کاتێک کە بیکەنە منبعێکیان بیکەنە منفەسێک بۆ ئەوەی کە کێشە لە هەرێمەکەمانە دروستکەن. ڕەنگە ئەمەش پەیوەندی بەوە هەبێ کە هەندێک جم و جۆڵ و هەندێک شت لایەنی هەرێمی پێی ناخۆش بنجە هەر لایەنێک بێ ئەو کاردانەوەی لێ بکەوێتەوە. ئێمە لە هەمان کاتە دەکرێت لە هەرێمی کوردستان لەم ناوچێ مڕعاتی زۆر شت بکرێەوەی کە بۆ هەرێمەکە دەبێتە مای سەرێش و مای کێشە ئەمانە بە سنوورێکەوە بکرێ بە ئاسێکەوە بکرێت کە زیان بە بەرژەوەندەکانی ناوچەکە نەگەێنێ بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان نەگەێنێ. ئەندامێکی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری دەڵێ یەکێتی و پارتی ئێستا لە حکوومەتی هەرێمیش پێکەوە نەماون شەڕێکی هەواڵگری و ئیقلیمی کە بەشێک لە وڵاتان تیدا بەشدارن لە نێوانیاندا هەیە کاریگەری ڕاستەوخۆشی لەسەر تێپەڕاندنی چەندین پرۆژە یاسای گرنگ لە بەغدا هەیە. لە خراپترین دۆخایە پەیوەندیان شەڕێکی خراپی هەواڵگری کە دەستی وڵاتانی ئیقلیمیشی تێدایە کەوتۆتە نێوان پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی دەستگا حکومیەکان و ئەمنیەکان بەرامبەر بە یەک بەکاردێنن بە دڵنیاییەوە هەموو ئەمانە لەم کاتە هەستیارەی کە هەرێم لەگەڵ بەغدا ڕێکەوتنی هەیە یاسای بودجە لە پێشە بە پارێزگابوونی هەڵەبجە هەیە کاریگەری خۆی هەیە بەشی خۆی لە ماوەی ڕابردوودا چەند هەوڵێک هەبوون بۆ لێکنزیگبوونەوەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام پەیوەندیەکانی یەکێتی و پارتی لە دوای هێرشەکەی سەر فڕۆکەخانی سلێمانیەوە تونتر بوون و ئێستا هەردوو لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەیاندنەوە پەیامەکانیان بۆ یەکتری دەگۆڕنەوە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. Divan çend deqeyanda em ê bêhnvedانekî bikin bi dîtina hindek dîmenên ciwan û em ê dîmenên balkêş yên gundê naw sadebêjnê di girava parosaya Yunanistanê de nîşa we bidin. Gundê ku xwe ji bo werzê geştyarî amade dike û hîvî xelkê wê ji hîvî dikin werzek bi xêr û bêr be piştî sê salên peta korona par ji maragerîdeyan zêde bibû lê xelk li vê girava li ser deryaya Êce li Yunanistanê bi hîviya ji marên pêtir yên gerîdeyên seranserî cîhanê. Helbet gundekî ciwan e gundek piçûka li ser deryayê cihê gerîdeyana û li seranserî cihanê jî seredana wê dike jiyana xelkê jî li ser wan gerîdeyaya ku çend biçin mixabin du salên borî kêm bibû niha bi hîviya hindê ne ku xelek zêde herin wê gerîdeyê wê giravê. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. هەفتەیەک مایە ji bo cejna serê sala êzdiyan ku bi çarşema sor tê binavkirin lê demeke xelek amadekariyan dikin û bi taybet jî kirîna cil û bergên keltûriyên şêwazên kevin. Kawa Umer Peyamînê dengê Amerîka li deşta Mosulê dibêje piştî êrîşa Daeş li ser Şingalê xortên êzdiyan bi tir hez dikin wan cinên kevnar û keltûrî bikin berxwe. ئامادەکاری بۆ جەژنا چارشەمبا سۆر و سەرساڵا ئێزدیانە دەهێتەکردن لە جihên durîna cilûbergên resenên êzdiyan daxwaziyeka berçav li ser heye û taybet cilên keçûjinan. ویشکەم ڕاوینەجل بێدری ئەمش خۆڕە شغلن اونها چاقی چارشەمە ئانی سانیە ئەزینۆ جلکێ سپی دروم
شد برش خالي رب لا الشرا مستعمر اسبياف ما هكي ما يكمل لون ندروا هم اسبينا خلق اس دي همو شان دولتا هم كاتين تينا بامت كرن جلن رسنین ازدیان هر دورکی جداهی خواه هیو هر وسا هر تمنکی رنگکی تایبت هیو روژان ججن دا کچ خوب جلو برگین رنگ و رنگتین کو رمانا ورز بهاری یو دان عمر خوب جلن سپیدکن کو روژا طوافه و آشتیه ام تدعوی برنامه کرد کنکشن ها تا دیگه هنک روژا اکشمی هر شاد و بختور بنو خدا حافظ